ئەمازمە لەو کورتە ڤیددیۆیانە خستنە ڕووی حەقیقەتەکانی ئەمریکایە ئەوەندێک کە شارەزا بم لێی عاداتی جوانیان هەیە عاداتی ناشرینیان هەیە لە هەر ڤیددیۆیە کورتە ڤیددیۆیەک ئیترێک لەو بەشانە باس دەکەین. لە ئەمریکا دوو حزبی سەرەکی هەیە هەروەک دەزانن کۆماری و دیموکراتەکان هەرە دووەشن زیاتر منافەسە دەکەن لە بۆ ڕیاسەی حزبی گچکەتر هەیە بەڵام ئەمە باسی ئەو دووەی دەکەن زیاتر بە شێوەشی گشتی و بە کوردی و بە بختی حزبی کۆماری کە جەماعەتی ترامپ و بۆش و ئەوانە دەگرتەوە زیاتر ئیهتیمام دەدەن بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا. دیموکراتەکان کە وا بڵێن ئۆباما و بایدن و کلینتۆنا زیاتر ئیهتیمام بە ناوخۆی ئەمریکا دەن بە خەڵکەکە بە معاناتی خەڵک و بە ژیانی خەڵک و ئیتر لە مهاجرین و لە خەڵکەکەی و لە کاسبکارن ئەوانە. چینی کۆمارەکان زیاتر چینی دەسەڵاتن ئەوانی ترش چینی با بڵێن ناوەڕاستن. ئەو ویلایەتانەی کەوا کۆماریەکان یاخود با بڵێن دیموکراتەکان دەسەڵاتیان هەیە زۆرتر سەرڕەوەی کە دیموکراتە ناوەکە لە خۆشیانە زۆریش لیبرالن یعنی ئەوەندە کرانەوەیان هەیە ئەوەندە ئازادیان دایتە خەڵکی کە نەوانوا بوویتە بەڕەڵایی. بەڵام کۆماریەکان وانینە کۆماریەکان زیاتر متحەفزن زیاتر خۆپارێزن زیاتر ئیهتیمام بە عایلە دەدەن ئەو نقطە باشیان هەیە. مەسەلەن مۆزوعی LGBT و هاوڕەگەزخوازی و مۆزوعی لەباربردن مۆزوعی کێشانی مەریوانە و حەشیش ئەوانە زیاتر لە ویلایەتەکانی دیموکرات ڕێگەی پێدرایە ینی بەشەکی زۆریان تەبان بەڵام لە کۆماریەکان وانینە ئیهتیمام نادەن ئیهتیمام بۆی نادەن وە دژیشن سەر بۆ نمونە ترامپ کاتێک کە سەرۆک بوو نەهێشت هیچ ڕەگەزخوازێک هاوڕەگەزخوازێک لەناو جێی شەبیتن بەڵام دیموکراتات ئەوەی لادا ئەوان ئیهتیمام بە ئانی لێ ناگەڕن لەو ویلایەتانەی کەوان خۆیان باڵەدەسن مۆزوعی لەباربردنی ئافرەت کاتێ منال لەبار دەبا ڕێگە پێدراو نییە لە هەندێک ویلایەت کەوانەی دیموکراتن ڕێگە پێدراوە. حەشیش خواردنەوە مەسەلە لە کالیفۆرنیا مەریوانە کێشان زۆر ئاساییە بەڵام لە ویلایەتانەی کەوا کۆماری باڵەدەستن ئەو مۆزوعەیە مەمنوعە و قەدەغەیە. ئەو بە شێوەیەکی گشتی چەند جیاوازێکی کوردیانی لە بۆ بابەتی کۆماری دیموکراتی. عادەتێکیان هەیە خۆشەویستی و یاخود سۆز بۆ ئاژەڵی ماڵی بەڵام بە عایلەکەی خۆیان نا. بە شکلی عامدا دەکاتە 18 ساڵی قانونیە لێرە هەموو مافەچی لە دەرێتێ و وەکو کەسێکی ئەدەڵت ڕۆشت معاملەی لەگە دەکرێت لۆیە زۆربیان لە ماڵ دەست نەدەرێ یعنی بەشێکی کەمیان هەیە لەنا زۆربیان لە ماڵ دەست نەدەرێ. ئەو سۆزیان نامینێ لە بۆ دایک لەوێ لە ویلایەتێکیش کە داک و لە ویلایەتش کە بی کوڕەکەیت کە لە ویلایە کچەکەیت کە لە ویلایەتشکە بەڵام وەکو سەعادە و پارەدان زۆر کەمە لەوێ داک و بابەشی پیرێبی لە معاناتێک بژین بەڵام کوڕەکەیان وانەبی ئەمە بەعام باز دەکەم شازی تێدایە عایلە تێدا زۆر متحەفیزە وەکو کۆماریەکان وەکو باسمان کردی لە ڤیددیۆشتر. نمونەک دێنمەوە برادەرەکەم لە وۆڵمارتیش دەکا ڕۆژێکی یەک لە پیاوە پیرەکان هاتەمەشای خواردنی حیوانەکانی دەکرێت خواردنی سەگ و پشی لە ئایلەشی تایبەتیان هەیە خواردنەکانی تەمەشا دەکرێت گوتی دەگریا ئەمش گوتم لێ بەرسیلۆ دەگرێت گوتی ئەمن تەمەشای خواردنەکان دەکەم چەند گرانە گوتی من دوو کچم هەیە من لەم حاڵەتەی زۆر خراپ دەژیم پارەم نییە بەس گوتی کچەکەم دێن ئەو خواردنە لەوە سایانە دەبا گوتی حسابی سەیەکم لۆ ناکاتن ئەو پارێکە بۆ سەی دادن $100 $200 مانچێ تێگە نیوێ بداتە منە من ینی پێ تقریبا تۆزێک باشتر دەژیم وەکو معانات وەکو ژیان گوتی ئەوە حساب سۆز لە بۆ حیوانەکەی دەکەی کەچی منشی هەمار کردیە ئەوەشی هەیە و عادەتەشیەیە کە خراپە بەڕاستی عیلاقەی اجتماعی. کاتێک باسی خزمەتگوزاریەکانی ئەمریکا دەکرێت لە ماندەقەکان واز دەکەین کەوا حکوومەت دەوانە هەمووی دابین دەکا بەڵام ئەوە دینار بە دینار دۆلار بە دۆلار خەڵکەکە دەیدا حکوومەت هیچ پەیوەندی پێدانی حکوومەت بەس دروست دەکات دوای پارەکە وەردەگرتەوە. چۆن کاتێک مەندیقەی نوێ دروست دەکرێتن ئیتریان لەگەڵ یان پێش دروستکردنی ئەو مەنتیقەیە حکوومەت خانی ینی ڕێگاوبان دروست دەکات جادە و ئینتەرنێت و تەلەفۆن هەمووی بە ئەندەرگراوند و پلەیگراوندەشی لێ دروست دەکە شوێنی یاریکردن و ساحەی تۆپێن و مەکتەب و ئەوانە لێ دروست دەکات دواتر چەندی پارەکە لێ سەرف کردیە وادانێ 20 میلیۆن دلاری لێ سەرف کردیە ئەو مەنتیقەیەش 200 پارچە زەوی تێدایە خانیوی زەوی مهم نییە لەسەر 200 پارچە زەوی دابش دەکە و 20 میلیۆنێکە سەرفی کردیە ئیتر چەندیان بەبەردەکەویتن ئەوە دواتر دەبی مانگانە یاخود بێک دەفع پارەکە بدەنەوە
على الأكثر يعني زۆربەی بەمعدەلی نزیک 3 دەفتەر دۆلار هەر پارتە زەوێک بەبەری دەکەویتن کاتێکە تو خانەکەی دەکڕی مەسەلەن بای 250,000 دلاریە لەو 250,000 دلاری 3 دەفتەری طبعا نرخی خانەکان زیاد و کەمە 3 دەفتەری ئەوە سپێشەڵی پێدەرێن ئەو مستەڵەحەن سپێشەڵی پێدەرێن سپێشەڵ یعنی ئەو پارەی کە حکومە لە خزمەتگوزاری ئەو منتیقە سەرفی کردیا لەبی بیدەیەوە مانکانە چەندی دەدەیەوە بڕەچی دیاری کردیا تو یان بەیەک دەفعی دەدەیەوە یاخود بە مانکانە دەیدەیەوە ئیترەگە خانی بخانەکەی دەداتەوە ئەگە زەویەکە بۆ هەتا دەفرۆشێتن لەسەر زەویەکە حسێبی دەکەن زۆر جاری وە هەیە خانی لە منتیقە کەونەکان هەرزانترە لە منتیقە نوێیەکان ژە بەرەوەی سپێشەلەکەی پارەکە هەمووی دەفعکرا ئیترە و پارەیە حکومت ینی خەڵکەکە نایداتەوە ئەو بەش خزمەتگوزارەکە ئەمە واز دەکەین ئەوانەی خەڵکی مەسەن دەرەوەی ئەمریکا باڵێن شەرقی واز دەکەن ئەو پارە هەموو حکومت دەیدادن خزمەتگوزارەکە بەڵام خەڵکەکە دەیدا تا ڤیدیۆشتە هەشادن